پێشکوشتی تەواوە وڵای تر تەواو وەختی خۆی یەک دوو جار کارەبامان لێ تر هی ئەوەیە چاگە بێ شاگەبی ئیشەڵڵا وەڵای ئەلحەقی کاگ ناوی جەنابیشتم نەزانم من ڕەشید تەشی نانە ڕەشی ڕاشی ڕەشید کاشی ببوورە ئەوە توخوا گوێم تۆزێ گرانە کاک نامی قژان کا حەمە ڕەشی ئیداخدەوە حەمەکەی پێوەنەوە ڕاستەکە باوکە دەزۆر حەمەکەی پێوەکە ئەوە زوو بە گەنجی مارمێلکەیەکی بچکە لە خۆی کە بەم گوێمە وتم لەو لاوەیەتە دەرەوە نەهات ئەتر لەم لاولە لە شتم تێ ئاخنی بەرەو مێشکم ڕووی جاجار ئەوە گوێم گران پێ بکەیش ناوی تۆم نەزانی مەساقە من نووری برا بچووکە لۆری نووری بۆری تێگەشتم خۆری کۆر نووری نووری بەڵێ بەڵێ یاخوا بەخێر گەورەتان کردی ئەلحەقی منیش کوڕ و کچێکم هەیە یەکیان ناوی کوڕەکە ناوی جەوهەرە کچەکەشم ناوی گەوهەرە سەفەرێکی میسریان کرد بوون بە فلیم بۆ ئەی لەوێ کاکە هەموو بە جەوهەری ژەڵێن گەوهەر هەرێوی گەوهەر دوانەوی بەڵێ جەوهەری کوڕم بە جددی من هەمووی ئەتیمادەکەم لەسەر ئەوە يعني همو ديك الصلح بوكن بكاك جوهر اما نكريكي باش ريكو بيه بخواجلي كودي لبركه وبوزواني هر حزقي تماشايكي كالراب والتعزيه دي لقلايا اتشيبو صلحي بانزي لقلايا هموشي ببيكيسي واسلحه وبترس بخواك او جنان لبركه طاقم تفنga بس هر حزقي تماشايكي ما شاء الله ديار بناوكا ديار جوهره جانك بجوهره جانك واني برا شانازيه همو ديك اعتمادي والله راسك بتشوكترين مشكله هبت جوهر فريامان كوا اي جوهر فقيره بوراقه دوانزه مسلح لقال خويا بريت وبروا اي ما شاء الله بخوا بيكيسي هلا قري هلا خويا سيدي اخواني برا اما نجوانا والله راسك يا اخوا بخير يا اخوا بيوبي يا اخوا مرم هاتي بخير يا اخوا يا حمد جان كاكا شكون جان قرباني بهم بخير يا اخوا بخير يا اخوا قربان شي هي باو جان جيان جوخا علي تلفوني كردوها وضعي ديكي او بر زور خرابه همديس دووبارە لەسەر زەویزار شەڕ بووە سێ بریندارە چوار مردوونە دووش نیش لەسەر تەلاقدانن باوە من ئەبێ بڕۆم یژدانم ئاسوودە نابێنە ڕۆم باشە کوڕەکەم بەس بە تەنیا نەڕۆی نا بە تەنا ناڕۆم شەش حوتێکە بم لەگەڵ خۆما کوڕەکە چەک و تیفاق وشل لەگەڵ خۆتان هەموویە بم باشە کوڕ باشە دەبڕۆ بە ساڵ دا باشە دی ئاگال لە بەخێر بێن یاخوا دووبارە بڕۆ کوڕە ئاگال لە خۆ بڕۆڵە ئەمر درێژ ئەمر درێژ خزمەکارە نانە ئەمە کوڕمە ئەڵێم کاک نامی توان شتێک وڵای وتم ئەو کوڕە بچکۆلانەی منێرە بۆ ئەدی و بەرەو بۆ لە کاک جەوهەرە ناینێری ئەوە جەوهەر ئەوە خۆی بوو ئەمە جەوهەر بوو ئەوە جەوهەرە ئەمە بەڵێ بوو جا خۆماگەر بەخوا دوژمناروی ئەمە هەر بە کڵاو ئەو گرن ئەمە دوژمناری نانە وا سەیری مەکان کاک نامی جان دڵنیای ئەمە بەڵێ ئەمە بوو کەوت نازانم دەکەسی بە دوای بۆ تەعزیە و حیمایە و بیکێسی و جەوهەر خۆی جەوهەرە بەخوا کە ئەڕوار حەزەکەی سێریکەی بەس وەڵی کاک نامی جان ئەو ناخۆش نەبێ ئەمە گە بیکێسی کاتە شانی بەخۆران خۆلوولەکەی بە عەرزە یاخشێ نەوانییە وانییە تۆ دڵنیای وانییە کوڕم بەس یەک شت بڵێ خۆ عەجز نابی نەوەڵڵا ئەزانم کوڕشتە بەس وەڵی خوا ئەگەری ئاوە دوژم بێشەوە بە شۆرت و فانیەوە خۆم ئەی کوڕم ئەگەر شۆرتی تیا بۆ وەستایکی کارەبانانی بۆ چاکە بۆچی سعاتەکە تۆ نا مەبەستمەوە نییە مەبەستم شۆرتەکە لە پێکردی دە تۆ بڵێ دەرپێت و زانمەوە کورە وا سەیری مەکە ڕۆڵە بەڵێ ئەوەی بەوە کرێ بە حیاتی بە تۆ ناکرێ بەخوا بە کونیوەوە چێ تۆ بە سەرتی پیانات وەڵی عەزێنەوە بۆ کونیای بینم کەوتمانێ ئێوە سەری گونجەکەتان گرتووی حەمامەکە بۆ خۆ جرجوستمان نێبێتە نەوەڵاڵم کە خۆشوان نەوە بە کەفاوەگە لوو سەر بچێتە ناو گونجەکەەوە کوڕ تەواوە کاکە وەڵاهی وەختی خۆی کارەبامان لێیا دووسێ جار نە سوعبە چییە ژینا وەرە بابەوە جەوهەر بە ناوی خۆی هێوەیەتی یاخوا بەخێر سەلامەت تەشریفتان هێ نابوو حەزەکەم بچینە مۆزوعەکەوانێ وەڵی ترەوە باوکم ڕئیسی ماڵەکەی وتر مۆزوع لای ئەو باجەنابی بەڵێ گیانی من هاتوو نووری بکەی بە کوڕی خۆ نووری بکەم بە کوڕی خۆم بەڵێ یاقیچێکە دایمە خۆی بێ کوڕ شوکات و کچی ژن بێن کوڕژن بێنێت و کچی شوکە ئەمە سنەتی حیاتەکە بەسەر چاو کچی خۆتان و من ڕازیم ڕازی تۆ بەڵێ بەڵام دوو مەرجم هەیە چییە دوو مەرجم یەکێکیانەوەی کاکە نووری هەر ڕوبعێکە بچێتەوە سەر جەوهەری کوڕم تخوا عەفو پێشوی باسی دووە مەرجکەی وەڵی بۆ جەوهەرتی نابێ وان دەهۆی نەبوو بۆ ئای کاکە جان من ئەو شان و شەوکەت و چوارشانە و بیکیسی و سۆڵح و دەکەس بە دوایەوە ئەوان بەخوا بەسەری ئێوە ئەو جەوهەرە کە بیکەیسیە تەقێنێ ئەشەمبیلا یەک عیبی هەیە کە ئەی تەقێنەوەیکە لە دووە بیگرێت چکە پەڕێ خۆی لە دوای تەقانەکەی پاکیشیکەنەوە ئەی تەبان لولەکەی پاکرێتەوە
هیچ من تۆ لێ تێنەگەیشتی مەرجی دووە مەرجی دووەمیشیان تۆزێ شخصیت هێبێت و بۆ کچەکەم باش بێت احترامی کچەکەم بگرێت و ئازانم احترامی جەوهەری گرتووە ماڵە هیچ مەرجی کەونیە نەوەڵڵا جارۆ حەکەم نازانم کاکە نووری مەشغوڵی چییە حەقی خۆمەوە پرسیارە نە حەقتە وایە بۆ من مەجالم سەری خۆم بکرێنم بۆ من مەجالێ تیکێ نام خۆم بە ئیسراحەت باوەڕ و قەنەعەت هەبێ ئەم مۆزوعی داواکردنەش نەبووە مەجام لە ڕیشێکی چاک پێم خۆشە حەزەکەم زاواکەم ئەوان مەشغوڵ بێت تۆ بزەبت ئیشەکە و چییە وەڵاهی من بە دوای ئیشاگەرم بە دوای ئیشاگەرم تەواوم کوڕ بەڵێ تەواوە ئەی مەشغوڵی وێ بە دوای ئیشا مشکلەنێ مهم ئەوەیە احترامی لێ بگرێت احترام لەو بگریت لە جەوهەرێ گرتووە لە باوکی جەوهەرێ گرتووە لە تایفەکەی مە کاک نامێ قسەیەکم عاجز مەبە وەڵڵاهی نازم کە باسی جەوهەرەکەی من لە خۆم دڵم لە خۆمدا بۆ کوڕم بۆ کاکە من ئەو بەهیبەت وایە شەحمەت نووری گیان ئەوەنە بەرچاوە ڕژ نەبێ هەفتەیە لەگەڵ بگەڕێت تۆش هەبێت پیاکەی تۆش سام دروستەکەی بەخوا ئەو جەوهەرە بە کۆڵانی وایە ڕۆستووە توێدی چوار هەستاوەتە سەر پێ هەچوای ناوی ئەحەیە کورە پیاوی ڕەشی دیارە تۆ وازەوانە بێنە ئێستا هاتوون چیمان پێەکەی ئەمە مهمە ئەم قسێ زۆر جەوهەریە ئەمە لوبی هەموو مۆزوعێکی ژنێنان و خواز بێنی الحەقی وەکو ئاڵتون باسەکەن من هیچ ئاڵتوندا پێ ناکەم بەس یەک مەرجم هەیە بێ ئەوەم بۆ بێنن لە بری مارەی کچەکەم شەبەکەیە پیاس چی فردەیە پیاس شەبەکەیەک تۆ دڵنیای کاک نامێک بەڵێ شەبەکەی پیاس بەڵێ ئەی لەوە قسە بڕوا ناکەی نەبەخوا بەس بەسەری و بەڕاستمە خوا سەعبەتەکەی وەڵڵا بەجددی سەری جەوهەر بەخوا بەسەری جەوهەر حەز شەبەکەی پیاس بەڵێ دەوەڵی مادەم وە لێ ماڵاوە بێ بەڵام بە شەبەکە پیازەکە سوور بێ یان سپی بێ آخر احترامی خۆ بگرە ماڵێ باوکم دانیشتووە کە باسی شتی سوورەکەی بڵێ حاشە حازی وەنیە من مەبەستمەوە کە تو ئاوا دەست و دڵەوە باشە میشتم بە پیازەکە بە تەڵەبیاتی جەنابێ وەرە بابە یاڵایە کە پیازی دۆڵما بوو تۆ شەبەکەی پیازم بۆ بێنە ئەچێتە بری مارەی کچەکەم چاکەتان من وعدی پیا و یەک شەبەکە پیازی سووری بوو یاخوا مبارەک بێت لە چاکەشتان خۆن لێ بە خۆبان کاک نامێجام پێشوی قومێ بم لە چاکەوتم حەزم کرد چاکە ببینم خۆمە وسوڵ حەد نەبێ بە خۆت و باوکتەوە تۆ بە فەردەی پیاز نیازی کچەکەم ببینی خوددارت چی بووە نانە ناتوانانی بیبینین بە هیچ شێوەیەک نابێت بۆ ئێستا جەوهەر گوێی لەو قسەیە بێ گەورە بزرگی زانێ بەخوا کە دەستێنە بۆ بیکەیسەیە هاتا کوڕە و کوڕە بوو ڕاکە با بە خۆتان تووشی مشکلە مەکەن یاخوا بەخێر یاخوا دەسەمات خەزنەوی یاخوا جوهر 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 بەڵێ باوکە ئەو لەکوێی چەتی تۆ لەو ساوە باوکە لای قەل و وریشکەکان بوو قەلەکە هەڵیەناوە یەک دانەی هەڵێنایشت ئەمری نەمێنێت لە بیستویەک هێلکە یەک داناڵێ جیو ئەرە وەڵا ئەوە زلی بێحونەری پێڵێن هەرڵا باوکە لە ژوور و یەک قەیرانە بۆ ناشە بڵێ هێلکە شتیان نەکردووە هیچی لێ نییە جەویان نییە کە ئیبن باوکەی شەفرەمە بانگ کردم ئاو میوانانە و بینی بینی من لەدانشمەوە کێ بوو باوکە وەڵا گەوهەر کچم یامی بەشوو چی باوکە چییە یامی بەشوو بووە چاوبز بوو منە یاوە بە کێ بێ ئەوەی خۆم داگادار بم کوڕێکە ناوی نووریە چ نووریەک هەر حەزەکە سێرێکی باڵا بەرز چوارشانە تۆ باوکە واز لە چوارشانەیەکی بێنە ئەی ئیشی چییە وەڵی ئەلحەقی حالیان ئیشی نیە بەڵام ئەگەڕێ بە دوای ئیشە باوکت خۆ ئەوەکی ئیشە تۆ کردوتە ئەی بچی ڕازی بوویت من ڕازی بم تاوتم مارەکەش یەک فەردە پیاز و تەواو کوڕە باوکە خۆ کوشتووە یەک فەردە پیاز لە ژوورەوە سێ فەردە پیازی لێ چەکەری دەکردووە کەس ناوێت چەنە باسی تازە قسەم کردو وعدم ماوە لە باوکەت خۆت بوو لە خۆت و ئیشی واکەی کەس ناتوانێت قسە لە قسەما بکە من باوکتم ئەدەم بەشوو تەواو خوا باوکە بڵێ یەکی نیسانە دەی وەرە بەخوا سیارێکیان پێ بوو دەبڵکابینە دڵ ناهەوت نیسان چێشت چییە لە باوکەدە تخوا ئەدەبا لەگەڵ دایکمان قسەی کردا ئەو شتیوانیە من پیاوی ماڵەکەم و خۆم قسەم تیا کردووە قەراری ئەوەڵ وەخی لای خۆمە باشە باوکە وەزێ ئەمرن نەمێنە دەبڕە هەرەزانانی فیکە لێی بۆ قەل بۆ جەوهەر بزانێ بەخوا و کوشت
دایکە داواز لەوە بێنزی من کەم قسە بۆکەم چی بووە؟ دایکە بڕۆ قسێ لەگەڵ باوکمان کرد لە خۆ منی یا بەشوو بۆ چه قسە لەگەڵ باوکو بکەم؟ ئێناڵ لە خۆ منی یا بەشوو یەکی بە کێ؟ ها کابرای دانیشتبوو ئەزبەری دەلەویە ئێ منی یا بە ئەو دەتخوادایە ئاتونیان تۆ بڵێ زۆر بۆ کردی بێتی؟ 12 کیلۆی بۆ کردوم پورە بە یەک فەردە پیاز منی یا بەشوودایە چی؟ یەک فەردە پیاز یعنی تۆ یا بەشوو بە یەک فەردە پیاس؟ خوادایکە دەک بە زیای خێرم نەکە وس بە نامیق ئەو ساچم بۆی نامیق 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 ئەنێکی تش نەکە و شاتە شاتە ئەو تۆ بۆچی یا بەشوو؟ ئەی بۆ من پیاوی ماڵەکە نیم ئەی منیشنی ماڵەکە نیم؟ ئاخی قەراری ئەوەڵ و ئەخیل لای پیاوە یعنی لای من و جەوهەرە چی؟ ئەزای تۆ ئەقلیەومان گاو نییە؟ ئەو شتەکە لە بەر چاو چاوسانە چێکی چۆن ناڵێم کەس بای بەشوو بە فەردەیە پیاس بە زیای خێرم نەکرد؟ ئاخر تۆ نایزانی داینێ بۆ خۆم بزانە ئەمە ئیژەکە دیانە والله ئیش ناکە 20 ساڵە سیرم کردە بەدەستەوە بڕۆ دەی بڕۆ بڕۆ واسبێنە ئەی مرتان نەمێنێت تۆ هەرە زانی فیکە لێی بۆ قەل ئەلولو داڕزی داوە